زۆرجار پێ بەڵێن ناتوانی یان ناکە، بەڵام ترس و نەتوانین لە فەرهەنگی مندا نییە و ناشرێت، چونکە من خاوەنی ئیرادەم، خاوەنی توانام. من لە هەناوی مێژوویەکەوە هاتووم، بەڵام داهاتوو گەورەترە بینم لەو مێژووەی کە هەمە، چونکە باوەڕم بە خۆمە، خۆمم قوموڵە. من نابینام، نابینایی شاناسیمە، هەردووکمان پێکەوە وەک دوو عاشق دەستی یەکتریمان گرتووە و بەرەو لووتکە ئاڕۆین. بەبیرکردنەوە لەوەی چۆن ژیان جوانتر بکەم، من بە کۆنترین زمانی مرۆڤ دەدوێم. ئاماژەکانی من تەمەنیان هەزاران ساڵە، بۆیە پڕن لە جوانی. سەمای دەست و پەنجەکانی من یەکەمین هونەری گفتوگۆی مرۆڤە بۆ گێڕانەوەی ئەو چیرۆکانەی خاراوی مرۆڤایەتیان کەڵەکە کرد و بوونە مێژوو، داهێنان و بەردەوامیدان بە ژیان. من سەرداری ڕوانین و تێڕامانم، هێزێکی گەورەی تێگەشتن و یادەوەری بینراوم. من هونەرمەندی شێوەکار و دەستڕەنگینێکی کاری دەستیم، چاوم لەسەر ئایکۆن و دەستم لەسەر کیبۆردی کۆمپیوتەرەکان، وەک لە یەکدانی باڵی مەل و وەک سەمای ئاوە لەسەر ڕەقیەتی بەرد. من داون سیندرۆمم، من نەخۆش نیم، تەنها هەڵگری کرۆمۆسۆمێکی زیادەم. ئەو کرۆمۆسۆمە زیادەیە دڵێکی بێگەرد و ڕوحێکی پڕ لە ڕۆشنایی پێبەخشیوم کە بەشی ڕووناکردنەوەی هەموو گەردوون ئەکات. داون سیندرۆم کۆتایی ڕێگاکە نییە، بەڵکو سەرەتای خۆشەویستیەکی بێمەرجە، خۆشەویستیەک کە مرۆڤ بوون ترو بکێتی. دەنگە ئەڵماسە وردیلانەکەی ئێوەم و نیوەی زیاتری جوانەکانی ئێوەشە، وەک تنۆکی ئاو وردە، بەڵام ژیان بەخشە. من ڕاح ئەکەم بەبەری چرکەکانی زەمەن، من دڵێکی هێندە بچووکم هەیە، هەر وەک دەنگە گوێزێ، بەڵام ڕاحێکی لەسرەوت و گەشم هەیە بە هێندەی فراوانی کار کێشان. ملوێنەر خۆر و مانگ لە هەناومدا هەڵدێ تا ئەگەمە قوبەی ئەسمان. من متمانەم بە خۆم هەیە. دەمنەمای نۆرمی
ڕێگەیەکی داهێنانی ئینسانی ترە بۆیە ئێمەی کەسانی ئۆتیزم ئەگەر هەڵمان بۆ بڕەخسێت توانایەکی نەبراوەمان هەیە بەرامبەر هونەر وێ لە کێشان میوزیک هەموو هونەرەکانی تر من ئەو کەسەم دەستێکیان هەردووکیانم نییە کەچی بەردەوامم من ژیان دەکەم ژیان بەسەر یۆڵچەرەکەمەوە ژیان بەڕێ دەکەم و هەندێ جاری ژیان من بەڕێ دەکات داشقەکەم لە زەوی تون دەکەم و بەرە و لوتکە بەڕێوەم دەبێت بچم و لەو کەشکەلانی فەلەکەوە مانگ داگیرسێنم ئێمە کەسانی کەمەندا و خاوەن پێداویستی تایبەتین وەک ئێوە ئاگادار بە وەک تۆ وەک تۆش ومێدمان بە ژیانێکی باشتر هەیە دڵنیابن هەموو پێکەوە دەتوانین داهات و بنیاد بنین و جوانتری بکەین شانۆگەری ئەمڕۆ بە بۆنەی یادی ڕۆژی کەم ئەندامانی جیهانیەوە کە 12 ئاکات لە هەموو جیهانە طبعاً بۆنە ئەگەڕن و بۆنە هەیە و کۆمەڵی ڕۆژیش تیپی شانۆی ڕۆژ ئەم شانۆگەریان دانا کە بە ناوی لەوەتی مرۆڤەیە منیش هەم بە مانای ئەوەی لەوەتی مرۆڤ دروستوش بۆ کەم ئەندامیش هەر هەیە کەم ئەندامی هەر هەیە و هەر ئەشبێت طبعا شانۆگەرێکی زۆر لە پاوەی پرۆڤەیە زۆر سەرکەوتووە 6 کەس بەشدارە لە شانۆگەریەکەیە و بەڕێز ئاسۆنووری سەلیم کە دەرهێنەری شانۆگەریەکەیە کە هەریەکان دەوری خۆی هەیە و بەس لەوە ئەکات کە کەم ئەندامی نەبوو بە ڕێگریەک لە بەردەمیانە بەڵکو بە هەوڵان بە تێکۆشان بە ئازایەتی خوان و بەتوانای خوان ئەتوانن کە ئێرادی خوان ئەو ویستەی کە خوان هەیە و کە ئامانجەکانی خوان بەدیبێنن من وەکو وەرگێڕی زمانی ئاماژە طبعاً یەکێک لە بەشدار بووەکان کە سۆما ساڵحە نابیستە بەشدارە و من وەرگێڕانی بۆ ئەەکەم طبعاً من لە ماوەیەکی کەمیشە بڵێن پرۆڤەکەمان کرد هەروەکو دەرهێنەر خۆی ئەڵێت ماوەکەی کەم بووە بەڵام لەگەڵ ئەوەیە کە یەکەم جارێشێتی ئیشی شانۆ بکات سۆمە بە زۆر بەباشی خۆی گونجان لەگەڵ وەسعەکەیە توانایەکی باشی هەیە وەکو کارکتەرێکی بڵێن شێوەکارە خۆشی هەردەسی ڕسمی هەیە هەر لە سشاو بەڵام کارکتەرەکەشی بڵێن ڕسمکردنە زۆر باشە زۆر پێشی خۆشەکە یعنی بەشداری کردووە کە بۆ یەکەم جار بەشداری شانۆگەریەکەی کردووە و زۆر بەباشی وەریگرتووە حێوارەکانی وەرگرتووە و تەمانە و بە زمانی ئاماژە کە ئەیڵێت و کە یعنی بوونی خۆی ئەسەلمێنێت کە بوونی هەیە کە ئەتوانێت هەم شانۆ بکات و هەم ڕسمیش بکات بەڵی زۆر گرنگە تەوان وەکو ئەوەی کە ئاڵێن تەنها ڕۆژێک نەبێت ئێمە هەموو ئەوە ئاڵێن تەنها ڕۆژێک نەبێت بۆ کەم ئەندام یا بۆ ژن ڕۆژێک نەبێت بەڵکو ئەبێ بەردەوام بەڵام ئەوە هۆیەکە بۆ دەستپێک بۆ دەستپێکی لەو ڕۆژەیە هۆیەکە بۆ دەستپێک بۆ ئەوەی لەو ڕۆژەیە هەموو یەکتری ئەبینن هەموو توانەکانی یەکتری زانن لەبەرەوە بڕوایکی زۆر دروست ئەبێ هەموو ژن هەموو کەم ئەندامێک کە یعنی دەرئەکەی بۆیان کە ئەتوانن کە ئیش بکەن لە هەموو بوارەکانە لە بوارە جیاوازەکانە و بەردەوام بن و ساڵ دوای ساڵیش ئیشەکانیان گەورەتر بکەن
و بڵێ فراوانتری بکەن و ئیشی جیاوازتریش بکەن وەکۆ پێمەتی سۆمە پێشتر ڕسمی ئەکرد بەڵام ئەم ساڵ ئەلحەمدوللا ئەو تاشانەوە ئەکات ئیشەڵا لەمە دوا باشتریشەکە من داوایان لێ ئەەکەم کە توانای تەمان ساڵانێکی زۆرەکە لەگەڵ بە تایبەتی نەکەڵ نابیستا کە ئیشەکەم ئەزانم کە توانایکی زۆریان هەیە بەڵام تر ئەوەیە کە هەندی ڕێگری هەیە ئەمان گوێبەوە نێن ئەمان ئامانجەکانی خوان بەدی بێنن ئامانجەکانی بەدوا خۆیان بەدی بێن و بێن تێکەڵ بن بێنە دەرەوە و ئێستا زۆر کەسەیە کە ئەمان ئەبینێت کەمان ئەبینێ کە کەسێکە بینێ کە وەرگێڕانیان بۆ ئەکات زۆر حەزەکات ئێمە لەم فترەی پرۆڤەیە یعنی چەنا کەس ئەوانەی ترکە بەشدارن ئەوانەی ترکە هاتوون هەموو حەزەکەن نەڵن فێری زمانی ئاماژە بین لەبەر ئەوە ئەکرێتن لەمە دووە خەڵکەکە وای لێ کە خۆی فێری زمانی ئاماژە کاتر ئەو کاتە ئاسانترێکیشە بۆ نابیستەکانیش تێگەیشتنیان زیاترێکە بێت و داوان لێکم لە ماڵەوە نەمێنەوە بێنە دەرەوە بۆ ئەوەی کە توانەکانی خۆیان دەبخەن.